کارگاه ایرالکس لباجار سلیمانیه دکاره در روژه که ده 16500 کیلوگرام پروفایل المنیومی درست بکه. اف کارگاه 605 جور مدل پروفایل المنیومی جبو درگه و پنجران درست دکن. صادونوت گنجن کرد نیوترین آمیران ده نواوه کارگاه ده کنترل دکن. یک جمسترین کارگاه المنیومی لسلیمانیه در رو داوه دا ببینن. اف دبه یک جمسترین کارگاه درست کرنا پروفایل المنیومی لنافجه پیشسازی عربد نزیک باجار سلیمانیه. ایرالکس یکم کارگاه درست کرنا المنیوم لسلیمانیه کد سالا 2015 انده هات آوا کرنو دست به کاری هات کرن. روبره وی کارگه 342500 مترین دو جایه جبلی درست کرنا 605 جور و مدل المنیومی هروها ساندویچ پنل جی درست دکه. بینرن روداوی بینرن برنامه میدین کردستان حسکرین برهمن خو مالی صنعتکار و پیشسازن هجا از دلرتین مد برنامه کان نویا میدین کردستان الگل هوین هجامه ایجار عمل باجار سلیمانی نه لباجار سلیمانی و لعربد تایبت نفچا و پیشسازی کارگاه کا درست کرنا المنیومی هیا. المنیوم دو سال 1800 دا نیو نواراستا سال 1800 دا المنیوم هات دیتن جلای زانه هم و دناوراستا سال 1900 دا المنیوم هات ادناف کلوپلن ما اوین امرو جانا به کاربینین هیا اتومبیل و فروکه و تایبت جی گشت دست ناسای و ناسای جبو بوشاین آسمانی گلک مفا جه المنیومی ورگرتینه نها المنیوم ده هر تشتکی داد کار آنین هیا دیگه موبایلان جی جبر وی که اف کارگاه به مدرنترین آمیر و به دستن کسان شارزا گنجن وین کرد تایبتین سلیمانی و عربده اف کارگاه ها درست کرنو آوا کرنو المنیومی به دهان شوازن جدا جبوما کردستان و عراق درست دکه دوی برنامه دا بینرین میدین کردستانه لگل مبن اما نشانی و بدین باش باش جدا سپیک تداویه المنیوم چوات درست کرد. صادونوت گنجن عربد و سلیمانی تیدا کار دکن. مهانه زیادتری 500 تن پروفایل المنیومی جه ریسایکل و المنیوم پور درست دکن. اف کارگاه نیوترین آمیرن روبوتیک و پیشکفتی ده درست کرنا کار المنیومی دا به کارتینه و خواستا اندازیارن کرد ده همو بوارکی دا پردکه. کارگاه ایرالکس یەکێکە لە کارگەکانی سەر بە گروپی کۆمپانیەکانی فاروق بۆ بەرهێنان کە ئیجازەی بەرهێنانی هەیە ڕقم 64 لە 2013 ئەم کارگەیە لە سەر ڕووبەری 137 دۆنم زەوی دروست کراوە کە کاری دروستکردنی پرۆفایلی ئەلمنیۆمە لەگەڵ سندویچ پەناڵە لە مانگی 6 2015 کەوتۆتە کارکردن
هەموو ئیشەکانی کە لە بیدایەتە کە هاتووە بریتە لە دروستکردنی پرۆفایلی ئەلمنیۆم مەچینەیەکی پرێسێکی ئەلمنیۆمی هەشت ئینجیمانی ناوە لە وڵاتی کۆریاوە کە تاقی ئینتاجەکەی زیاترە لە 500 تن لە مانگێکە و هەروەها لەبەر پێویستی ئیشەکەش توانرا دوو فرنی توانەوەی سکرابی ئەلمنیۆم ڕسایکلین بێنین لەبەر ئەوەی کە خۆمان بتوانین ئینتاجەکەی خۆمان لە سکرابی ناو وڵاتەکە دروستی بکەین و نەچین لە دەرەوە مەوادی ئەکەی بۆ بێنین لەگەڵ هێنانی هۆمۆجنایزەیەکیش مەچینێکی هۆمۆجنایز فرنێکە کە بۆ دروستکردن و تەخسیەی بلیتەکانمان ئەبێت ئەمانە هەمووی کردوێتە سەر ئەوەی کە بتوانین ئینتاجێکی باش بە کوالیتێکی باشەوە تەقدیمی خەڵکەکەی بکەین. اف کارگاه دروستکردنا بلیتن المنیومیه المنیوم پیور آنکوی پاکش گل المنیومی دوباره تی دروست کردن دخن دناوا و فرنا مازندا کو پلین گرماتیا اوی فرنه دیگه 805 پلین گرماتیه اف حوزه هنه جه دروست کردن قالب بلیتن المنیومیه کو دکاره قالب 6 متری درێژ و 500 کیلوگرامی دروست بکە بریا حوزێ کو 9 متران کویرە و پڕی ئاوە قالبên ئەلمینیومی tên ئامادەکردن. ئێمە لەم بەشەدا بلیت دروست دەکەین. ئەم کورەی ئێمە دەتەنە بە ڕێژەیەکی کەم سکراب ئەلمنیۆم بەکاردێنین و بە ڕێژەیەکی زۆر پیور ئەلمنیۆم تا دەگاتە ئاستی پلەی گەرمی خۆی کە گەیشتە ئاستی پلەی گەرمی خۆی تێستێکی لێ وەردەگرین و بۆ ئەو مەوادانەی کە خۆمان ئەمانەوێ بۆی زیاکەین لەناو ئەلمنیۆمەکەدا نیە وەکو سلیکۆن، مەگنیسیۆم، تیتانیۆم، زینک کە ئەو فەحسەمان وەرگرت ئێمە خۆمان دەزانین چەندێک ئەو مەوادانەی کەمە بەو ڕێژەیەی ئەو مەوادانەی بۆ زیاد دەکەین ئێمە لێرە بلیتی 63 دروست دەکەین کە مەوادەکانمان زیاد دەکرد دەست دەکەین بە ڕۆکردنی ئەلمنیۆمەکە بۆ سەر تەیبڵەکە کە ئەم تەیبڵەی ئێمە 18 بلیت دروست دەکات. ئەم چاڵەی ئێمە بۆ خوارەوە 9 متر قوڵە هەر بلیتێکی ئێمە 6 مترە هەر 6 مترێکیش 500 کیلۆ قرسە کە لێرە تەواو بووین بلیتەکانمان دەرکرد بلیت دەچێتە بەشی هەمۆجینایز بۆ ڕێکخستنەوەی پێکاتەی ئەلمنیۆمەکە. پشتی بلیتن ئەلمینیومێ ji alî drûzbûna bilêtin ئەلمینیومê etêne dawî anîn etêne beşekê din ev beşehne pira dû firnên heneyên mezin gerdîleyên kîmîkiyên ئەلمینیومî çareserken nava evan pilêtan da. Çawatên çareserkirin piriya evê firna hene ku dikare heya 20 tonna civan bilêtan hel bigire ku her iki şwane jî nêzîkî 500 kilograma dixin nava evê firnê de. Bu dema heşt demjimêran dibe etnava evê firnê da bimîne bînerên me yên Mêdî Kurdistan heya terkîbawiya kîmyayî gerdîleyên wê yên kîmyayî yên van bilêta bên çareserkirin. Ji 200 plên germî hêdî dest pê dike heya dige 600 plên germî. Dema ji vêrê dertên piriya kirêneka çoltanî piriya weke qîtarekê şemendefirekê ji layê firna yekem dibene firna duam. Firna duam çi dike? Berûva jî vê firnê kar dike. Ew pila germatiyan da mezin ku dige 600 plên germatiyan xwe ji zanîn ege 600 plên germatiyê hat borîn dibe ev bête helandin. Ji ber wê yekê nahêne ji 600 plên germiyê bên borandin. Dibe biçine nava firna duam da. Firna duam wê çi bike? Firna duam wê plên germatiya evan bilêtin heneyên ئەلمینیومî bîne xwarê û beheta bibin nava gorapanekê da û amade be biçe beşê drûzbûna prîformên ئەلمینیومî. Ev yek jî piriya avê û hewayê tê çareserkirin û plên germatiyê
تين نزم كرن. اف کارگاه دومه جبو دروست کرنا پروفایلن المنیومی جه بلیتن المنیومی. بلیتن هاتینا آماده کرن جبو وی کارگاه دخن دناوا هیلا برهمهنانه ده. بریا وی فرنا 11 متری درش پلین گرماتیا اوی فرنه نزیکی 500 پلین گرماتیه. بلیتن المنیومی تین گرم کرن هیا وک هویدی نرم ببه. دناوا کارگه خدا دما دست به قناغا یکم یا درزبونا اوان پلیتن المنیومی بو پروفایلن المنیومی پیویسیاوان به پلین گرماتی که زور زیادی 400 پلین گرماتی دناوا مینا که فرنه که هیا اوان پلیتن المنیومی انه کی نرم بگه پیش بچتا قناغا و گواستنا وان پلیتن بو پروفایلن المنیومی. جبروی کیجی ام دبینن دناوا کارگه هدا پلین گرماتی زور هنه. اگر زحمت نبی بما قالبه که هلگره اف قالبن هنی اوین الویر در دبینن همو او قالبن قرية وانا او المنيومي دناوا درگه و پنجر و همو تشتكي يبقى ظانن جيانا ما زيادات كثير سر المنيومي او جيجبر بيزيا المنيومي كواليتي المنيومي صفاتي المنيومي هر وصاب بكار انينا المنيومي آسانه طيبت جيبو اندازيارن ما کارگاه ما کردستان دا یا سلیمانیه افکارمنده دکارن هر قالبه که درست بکن من اف قالبن هنه جبو هر اندازیاره که و حذف بکتن جوری که نوی المنیوم میشه درست بکتن و بو خوب کار بینتن وکو پروفایل شیروان الگلمه کاک شیروان و پتر زانیاری سر قناغا یکم یا درست بونا المنیوم بدم کاک شیروان بو من باز بکه لیره کاتی بلیتی المنیوم بوتان ده چون دکنه پروفایل اما دزانی فرنتان هیا ام آمیره گورتان هیا بلام بو بینارکان من بله چونیتی درست کردنی پروفایل چونه لبلیتی المنیوم بله سرطان لرجع رافع او بلیتها معنا نقل سر کنفایر کدا کرد لرجع کنفایر کو اتوماتیکی لکاتی دوا کردنی بلیتا اچه سر لاینی پوشرکه من تمام پوشرکه پالی پیونه بناو فرنی گرم کردن با غازی LPG کارکات شلون نك اف بورچه كده براوني بله ام لبنيري او وكا ام كونين بشين كات كم قسكه دبره بله و بورچه كي بين تدري يعني بورچه دشن بروفايل يعني همو بيكا وناوشي بو دريجايا بپی دواکاری بي دریجی دواكاري ایشا يسوي بورچه بري بله يسوي شبكه يسوي شي دكا سوا شتا بردم او جیازی لیلا تمام. گرکی اسیتیلینی لیا تمام ام گر اسیتیلینا بو وی کنالش که بسری شخصکه یا تمام. لکاتی گرانه ویا جواتر شتا بردم جیازی کی تر معنی بو وی که آماده به بو بردن پیشوا باشا اسا او بورچه كدروا استا بله. بلاي جرماتي چنده 480 480 بلاي جرما دبي بله. بس نتوايش نه والله هويد لي ولا نرم دبي تقریبا نرمه به او تمام. مشنیه که تمام. تستی توانه معنی طبعا بید اساو اميره چيلاكا اساو الى پشتو وي زردكاي دبا او آمره آماده بو وی لکاتی توابونی او بلیتی ترک لایشایا بله آماده وی تاکاتی که او توابو اتوماتیکی ام بلیتی کتری داخل کرد اف اميره بليتان پرچه دکه و دیشن الجنب وی پرسه مزن کو هزا پستانا وی دکه 2500 تنان ده هر چرکه که ده اف پرسه دکاره 4 میلیمتر پروفایلی برای صدان قالبین جوده در بخه برای کامپیوتران و آمیرن پیشکفتی کنترولا پریسی و فرنا یکم دکن
هەموو زانیاریان دروستبوونێ خواستە بکڕ و پلانە کارگەهێ دخن دناوا وان کۆمپیوتەراندا. هەر 6 مترên پرۆفایلê ئەلمینیومی ji hêlê derdikevin, dibirin û kom dikin û dikin balêtek porofaylên ئەلمینیومی. Balêtên amadekirî jî dixin nava firnekê de ku dikare 6 tonnan di nava xwe de helbigire. Pila germatiya vê firnê jî 108 pileyên sîlîzî ye. Dibe bû dema 8 demjimêran tê de bimînin. Heya çareseriya germatiyê û hêzbûna ئەلمینیومی ya van profaylan bêkirin. Qonaxa êkê ji dirûzbûna profilên ئەلمینیومی di nava kargehê de em dikarîn bijin beşê êkê dirûz bû. Ev kargehe dikare rojane eger 24 demjimêran kar bike, dikare heya 20,000 metrên profaylî dirûz bike. Her profaylek jî bi corekî û zêdetirî 605 corên profaylî di nava evê kargehê de tên درست کردن. افجا اف ئەلمینیومê hene ew em nava virê da dibînin ev profaylên hene her yekî ji wan jî bû tiştekî tê durustkirin û amadekirin. Belê dema di nava evê kurgehê da ev ئەلمینیومê hemû tê amadekirin dibe biçe beşê duemiyê kargehê. Beşê duemê kargehê wê çi bikin? Wê evê ئەلمینیومî evê em nav malên xwe da dibînin hemû ji wan rengin cuda ne. Taman demê de bi du şêwazan ev ئەلمینیومê hene hemû tê rengkirin. Taman demê jî de tê mualecekirin bi baştirîn şêwaz. Niha ev balêtin hene wê dîsan biçine layê din û wê dest bi durustkirina profaylan û rengkirina wan bêkirin. Ev kargeha sême ya rengkirina ئەلمینیومî ye. Bi du rêyan profaylên ئەلمینیومî hatîne amadekirin reng dikin. Yekem bi rêya pawderî û duem jî bi rêya karebê û hewzên avê. Bi rêya van 6 hewzên avê profaylê ئەلمینیومî dişon û paqij dikin. Ji bo biçine beşê boyaxkirinê bi pawderî. Çend kirêkarek profaylan dixin vê rêwrewa elektrîkî dibe di nava ajûra boyaxê de. Otomatîk tên boyaxkirinê ji aliyê robotên boyaxkirinê ve. Dûv de diçin di nava firnek din de heya bên hişikkirin û boyax jî tê têzkirin ji aliyê beşê quality control ve. Dîsan tên komkirin û diçin beşê paketingê. ئێرە بەشی بۆیاغکردن و فنیشینگی ئەلمینیۆمە. دوای ئەوەی پرۆفایلەکان لە بەشی ئەکستروژن دروست دەکرێن پرۆفایلەکان دەهێنرێتە ئێرە. سەرەتا لەم حەوزانە دەشۆردرێت بە پێی مەوادی کیمیاوی تایبەت پاک دەکرێنەوە، دواتر دەبردرێتە بۆ پرۆسەی بۆیاغکردن. لە پرۆسەی بۆیاغکردنە هەڵدەواسرێت لەلایەن دوو کرێکارەوە 20 تەنافمان هەیە بۆ پێ و کۆنڤایەرە ئەسوڕێتەوە. لەو کاتەیە بۆیاغ دەچێتە جووری بۆیاغکردن. پرۆفایل ئەلەوێ بۆیاغ دەکرێت بەو ڕەنگەی کەوا مشتەرێکە داوای کردووە. دواتر دەژێتە فڕنی معالەجە. فڕنی معالەجەکەمان 33 مەترە بە پلەی گەرمی 200 بۆ ماوەی 10 دقا و پرۆفایلانە لەوێ دەمێننەوە. دواتر لەوێ دەرەچێت دێتە بەشی ئەنلۆدینگ. لە بەشی ئەنلۆدینگ پرۆفایلەکاندا دەگیرێن و دەفرێن بۆ بەشی پێچانەوە و دەنێردرێت بۆ مشتەرەکان. ئەمە بەشی پاودەرکۆتینە کە جۆرێکە لە بۆیاغکردنی ئەلمینیۆم. جۆری کەمانەیە لە بۆیاغکردنی ئەلمینیۆم ئەویش زۆری ئەنۆدایزینگەوە ئۆکسیدیشنە.
ئەوەش کە بەشی ئەو دیوەیە. اف 21 حوزن آوه و ماده کیمیایی و بویاغینه برای دو کرنان کنترل کرنا کارمندان با پروفایل جبو بویاغ کرنه به وره آماده دکن و حوز ود گویزن هیا داویه بین بویاغ کرن. کاک محمد جوازی چه لناو بین امریکای بویاغ کردنی پروفایل ئەلمنیوم لەگەڵ بۆیاغەکەیتر ئەوەی کە پێشتر باسمان کرد. بەڵێ لە جۆری پاودەر کۆتینگە ئەلمنیۆمەکە دادەپۆشی بە ڕەنگێک کە خوازراوە. لە ئەنۆدایزینگە خودی ئەلمنیۆمەکە خۆی ڕەنگەکەی دای ناپۆشی بە ڕەنگێکی تر. ڕەنگەکە دەکەیتە خودی ئەلمنیۆمەکە خۆی ڕەنگ دەکرێت. طبعا ئەلۆدایزینگ زۆر حەساسترە لە کوالیتیە زۆر مەشاکیلی زۆرترە. دەبێت زۆر پیۆر بێ خەلەلیشی زۆر کەم بێت چکە هەموو شتێک دەردەکەوێت لە با بڵێن وەکو کات زیاترە وەکو کاتیش زیاتری پێچێ باشە ئەمە چەند حوزی ئاوا و مادە کیمیاەکانتان ئاوی تێ و ماوەدی کیمیاویشی حوزمان هەیە حوز یعنی دەبێت هەر پرۆفایلێکی ئەلمنیوم 21 حوز تێپەڕێ گران. لە کارگەی ئیرانێکس گرنگجێکی تەوامان داوە بە بەشی کوالیتی کۆنترۆل. بەشی کوالیتی کۆنترۆل بریتە لە ڕەچاوکردنی مەوادەکانمان هەر لە سەرەتایی دروستبوونی بەرهەمەکەوە تاوەکو ڕادەسی کڕیارانمانی دەکەین. لە سەرەتای دروستبوونی بەرهەمەکەەوە بۆ ڕۆماتریالەکان مادە سەرەتاییەکان کوالیتیشی تەوامان پێداوە بە پێی ستاندەرە جیهانیەکان تێست و تاقیکاریەکانی خۆمانی بۆ دەکەین هەتاوەکو کۆتایی بەرهەمەکە. دوای ئەوەی لە ئەکستروژن دەردەچێت و کە ئەویش بریتووە لە بەرهێنانی پرۆفایلەکە تاقیکاری خۆمانی بۆ دەکەین ئەویش بە ڕەچاوکردنی هەموو ستاندەرە جیهانیەکان کە پێگاتون لە ڤیژوەڵ چێک ئەوانەی بە چاو چێک دەکرێتەوانێت تێست دەکرێتەوانێت دوای ئەوە ڕەوانەی دەکەین بۆ بەشی کۆتایی کە بریتە لە پاودەر کۆتینی یاخو ئانۆدایز. لە پاودەر کۆتینی یاخود ئانۆدایز هەردوو بەشەکە جارێکتر بە پێی ستاندەرە جیهانیەکان تێست و تاقیکارەکانی خۆمانی بۆ دەکەین پاشان لە ڕادەستکردنی بە کڕیارانی جارێکی تر تێستی بۆ دەکرێتەوە ڕەچاوی کوالیتی کۆنترۆل بە بەرزی کراوە. ئەف کارگەهە دکارە ڕۆژانە 16500 کیلوگرامن ئەلمنیومی و گوهێزم بۆ پرۆفایلن ئەلمنیومی. لەبەرەوەی تەڵەبێتێکی زۆر هەیە لەسەر مەوادەکانمان پلانمان داناوە کە کارگەکەمان گەورە بکەین خەتێکی تری ئینتاجی پرۆفایلی ئەلمنیوم بهێنین ئەم خەتە ئەبێتەوەی ئینتاجەکەمان بکەین تقریبان بە 2 ئەوەنە و هەروە خەتێکی ئینتاجی پاودەر کۆتینگ ینی بۆ یاخکردن هەر بێنین لەگەڵیان. ئەم کارگەیە نزیکەی 190 کەس ئیشی کاکە کە زۆربەی خەڵکی منتیقەکەی و بە زۆریش خەڵکی منتیقەی عربەتیان زۆری تا ئیشی تیاکەن و ئینتاجەکانمان لە هەموو عێراقا ئەفرۆشرێت و توانی ویشمانە لە ماوەی ئەخیرە ئینتاجەکانیشمان برینە دەرەوە بۆ وڵاتانی دراوسێ وەکو تورکیا و سووریا. ئەف کارگا کوردی لە باژارە سلێمانیە دکارە ساڵانە هەیە 6 میلیۆن کیلۆگرامن پرۆفایل ئەلمنیومی بە سەدان مۆدل و ڕەنگên جودا دروست بکە. هەروەها کاریە لە تەڤایە عێراق و کوردستانê بەرهەمên xwe ên ئەلمنیومی بفرۆشن.